بیما ئاسوودەم خوێندن پیشەما هەردام خدا بیما ئاسوودەم خوێندن پیشەما هەردام لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەفری دێنم لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەفری دێنم ئێمە جوست و چالاکین پێشەنگین و بێباکین ئێمە جوست و چالاکین پێشەنگین و بێباکین چرادا دەگرسێنین نەزانین لە بندێنین چرادا دەگرسێنین نەزانین لە بندێنین کتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە کتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە. سڵاو قوتابیانی خۆشەویست، ئەم جارش هاتینە وڵاتان بەوانەیەکی تر بۆ باوکم. کەس نییە لە ئێمە باوکی خۆی خۆش نەوێت، باوک خۆشەویستە وەکو هەنگین وایە. با پندێکیش پێ برێ بڵێ باوک وەک ئاڵتون وایە، چەند تۆزی لەسەر بنیشی هەر گران بەهایە. هەموو باوکێک خۆشەویستە، خوا باوکی هەموو لای ساق و سەلامەتکە. دێینە سەر بابەتەکەمان، با پێشەوە بێنە سەر بابەتەکەمان. بابەتی پێشووترمان لەسەر ئاو و هیوادارم نووسبیتانەوە، چالاکەکانتان هەڵ کردبی لەگە ڕاهێنانەکان بە باشیش خوێندبتانەوە. ئێستا دێینە سەر بۆ باوکم. دووبارە هیوای لە ساغی و کامەرانی بۆ هەموو باوکێک. ئازیزانم بۆتان دەخوێنمەوە. سەرەتا با وشە بە وشە دەیخوێنینەوە پاشان ئاوازی لە بۆ دادەنێین. بۆ باوکم، بۆ باوکم خۆشەویستەکەی ژینم. خێ لەگە وۆ خۆ لەگە ش خۆش لەگەل ئە خۆشە لەگە و خۆشە و لەگە یی خۆشەوی لەگە س خۆشەویست لەگە ت خۆشەویست لەگەل ئە خۆشەویستە لەگەڵ ک خۆشەویستەک لەگەڵ ئە خۆشەویستەکە لەگەڵ یی خۆشەویستەکەی. ژی لەگەڵ یی ژی لەگەل نە ژین لەگەڵ مە ژینم. کەواتە نووسرا خۆشەویستەکەی ژینم. با ئەوەش برگە برگە بڕۆین، پیت بە پیت بڕۆین با بزانین. بێ لەگەڵ ئا با لەگەڵ خ باخ لەگەڵ ئە باخە لەگەڵ و باخە و لەگەڵ ئا باخەوا لەگەڵ نە باخەوان لەگەڵ و باخەوان و پێ لەگەڵ ئە پە لەگەڵ ر پەر لەگەڵ ژ پەرژ لەگەڵ یی پەرژی لەگەڵ نە پەرژین لەگەڵ مە پەرژینم. ئەم شاعرە دەڵێ خۆشەویستەکەی ژینم باخەوان و پەرژینم. لەگەڵ ڵ سڵ لەگەڵ ئا سڵا لەگە و سڵاو لەگە یی سڵاوی. ز لەگەڵ وۆ زۆ لەگە ر زۆر سڵاوی زۆر. ب لەگەڵ ئە بە لەگە ت بەت لەگەڵ یی بەتی لەگەڵ نە بەتین لەگەڵ مە بەتینم. ب لەگەڵ وۆ بۆ ت لەگەڵ وۆ تۆ بۆ تۆ. ب لەگەڵ ئا با لەگە و باو لەگە کی باوکی بۆ تۆ باوکی. ش لەگە یی شی لەگە ر شیر لەگەڵ یی شیری لەگەڵ نە شیرین لەگەڵ مە شیرینم. بۆ تۆ باوکی شیرینم. مایەی شانازی منی سۆزی ئاوازی منی بەهرەی بەختیاریمە ئەم نامەیەم دیاریمە خۆشەویستەکەم بابە لە ئێمە دڵنیابە تێدەکۆشین بێوچان بۆ سەر بەرزی نیشتیمان. ئەوە چ ئەم هوندراوەیە چێ داینایە؟ جەمال شارباژێری شاعیر، جەمال شارباژێری پێویستە ناوی شاعیرەکەش بزانن قوتابیانی عەزیز.
جا ئێستا ئێمە ئاوازێکی بۆ دادەنێ بۆ ئەوەی تۆی گوڵ بە ئاسانی لەبەریکەی وە خۆشەویست بیلات وەکو باوکی خۆت خۆش بێت و بە جوانیش بۆ بنووسیەوە دووجار. ئەو ئاوازەی بۆ دادەنم گەر بە دڵت نەم خۆت ئاوازێکی بۆ دانێ بە ئاوازەوە بۆم لەبەرکە. هیوادارم ئەو قوتابێک کە بۆم لەبەر دەکا بە ڤایبەر بۆم بڵێ و بۆشم بنێرێتنی لە گروپ داینێ. بۆ باوکم خۆشەویستە کەیژینم باخەوان و پەرژینم خۆشەویستە کەیژینم باخەوان و پەرژینم سڵاوی زۆر بەدتینم بۆ تۆ باوکی شیرینم سڵاوی زۆر بەدتینم بۆ تۆ باوکی شیرینم مایەی شانازی منی سۆز و ئاوازی منی مایەی شانازی منی سۆزی ئاوازی منی بەهرەی بەختیاریمە ئەم نامەیەم دیاریمە بەهرەی بەختیاریمە ئەم نامەیەم دیاریمە خۆشەویستەکەم بابە لە ئێمە دڵنیابە خۆشەویستەکەم بابە لە ئێمە دڵنیابە تێدەکۆشین بێوتان بۆ سەربەرزی نیشتیمان تێدەکۆشین بێوتان بۆ سەربەرزی نیشتیمان. دووبارەی دەکەمەوە قوتابیانی خۆشەویست بۆ باوکم خۆشەویستە کەیژینم باخەوان و پەرژینم خۆشەویستە کەیژینم باخەوان و پەرژینم سڵاوی زۆر بەدتینم بۆ تۆی باوکی شیرینم سڵاوی زۆر بەدتینم بۆ تۆ باوکی شیرینم مایەی شانازی منی سۆزی ئاوازی منی مایەی شانازی منی سۆز و ئاوازی منی بەهرەی بەختیاریمە ئەم نامەیەم دیاریمە بەهرەی بەختیاریمە ئەم نامەیەم دیاریمە خۆشەویستەکەم بابە لە ئێمە دڵنیابە خۆشەویستەکەم بابە لە ئێمە دڵنیابە تێدەکۆشین بێوتان بۆ سەربەرزی نیشتیمان تێدەکۆشین بێوتان بۆ سەربەرزی نیشتیمان. هیوادارم گوڵەکانی من بە جوانی لەبەریکەن و بینووسنەوە. هەرچەندە دەنگیشم خۆش نییە. دێنە سەر واتای وشەکانم بابەتە ڕاهێنان و چالاکی نییە، تەنها باسی باوک دەکا و پێویستە ئێمە ڕێز لە باوک خۆمان بگرین، خۆشمان بێ و گوێڕایەلی دایک و باوکمان بین. نەک هەر باوک دەبی پێویستە گوێڕایەلی دایک و باوکمان بین بە هەردوو شێواز. هەردوو لە واتای وشەکان وشە واتە پەرژین بە مانای نانۆک دێت، تین بە مانای هێز دێت، بێوچان بە مانای بەردەوام دێت. لێرەدا بزانین شاعیر جەمال شاربێژێری چ پەیامێکی بۆ باوکی هەیە لەو شعرە چ پەیامێک بۆ باوکی دەنێری؟ دەڵێ خۆشەویستەکەی ژین دانواتە خۆشی ژیانی جی باوکی باغەوان و پەرژیم یعنی هەموو ژیانی بەسەر باوکیدا هەڵدەرێ. دەرێ سڵاوم بۆ تۆ ئەی باوکی شیرینم سڵاوی زۆر بەتینم یعنی گەرمترین سڵاو بۆ تۆی باوکی شیرینم واتە باوکی خۆشەویستی. دەرێ مای شانازی منی سۆز و ئاوازی منی دەرێ من شانازیت پێوە دەکەم کە تۆ باوکی منی و سۆز و ئاوازی منی. بەهرەی بەختیاریمە ئەم نامەیەم دیاریمە دیارە بەهرەی بەختیاریمە بەهرەی خۆشەویستی خۆمە کە دەیەوێت ئەو نامەیە دیاری بکە بۆ باوکی. خۆشەویستەکەم بابە لە ئێمە دڵنیابە تێدەکۆ سیرکە نامەیەک دەنووسیت لەو نامەیە بۆ باوکی خۆشەویستی دەنووسی و پێ دەڵێ ئەوە بەهرەی بەختیاری منە کە دەنووسیت لە نامەک دەڵێ خۆشەویستەکەم بابە لە ئێمە دڵنیابە تێدەکۆشین بێوچان بۆ سەربەرزی نیشتیمان. هەربژی کە شاعیر شعرێکی جوان دەنووسی و بە نامەیەک دەویستی بە باوکی بڵێ کە ئێمە هەمومان تێدەکۆشین بێوچان بێ ڕاوەستان بۆ سەربەرزی نیشتیمان. قوتابیانی خۆشەویست گوڵە جوانەکانم لێرەدا هاتینە کۆتای ئەم بەرنامە و تا بەرنامەیەک و وانەیەکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ. قوتابی ما ئاسوودەم خوێندن پیشەما بەردام قوتابی ما ئاسوودەم خوێندن پیشەما بەردام
خێشەنگی